خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان لەناو ئەصحابەکانیدا نشت بوو کەعبی کوڕی عجرە بۆمان یەگێڕێتەوە ئەفەرمێ کابرایەک تێپەڕ بوو بەلای پێغەمبەر و ئەصحابەکانیە کابرا زۆر گورج و گۆڵ و کەڕێیە کرد شان و شەوکەتێکی جوانی هەبوو یەکێ لە ئەصحابەکانی پێغەمبەری خوا فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەم پیاوە ماشەڵڵا چەند گورج و گۆڵە ئای خۆزگایە ئەم گورج و گۆڵیە لە پێناوی خوایە لە جیهادا سەرفە کرد یعنی لە غەزایە ئەمەی بۆ خوا سەرفە کرد ئەم گورج و گۆڵیە جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ویستی ئەو قسەیە بۆ ئەم پیاوە بۆ ئەم ئەصحابەی خۆی ڕاست کاتەوە ئەوە هەڵە تێگەیشتنە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەی ڕاست کردەوە و فەرمووی إن كان خرج يسعى على ولده صغارا فهو في سبيل الله فرموي أجر أم كابرايا أو ريكردن وهولداني بو أو بي كمنال بيشككاني بخيو بكا أما خوي بو خوي جهاد لبيناوي خوايا تيبقى نمقصة وإن كان خرج يسعى على أبوين شيخين كبيرين فهو في سبيل الله أجر أم كابرايا ئەو کۆششکردنەی بۆ ئەوە بێت دایک و باوکێکی پیری هەیە و بەخێران ئەکا ئەویش غەزایە لە پێناوی خوایە وإن كان يسعى على نفسه يعفها فهو في سبيل الله طبعا ئەو کەسەی کە کاسبیە کاس سێشت هەیە لە بەردەمیە یا ئەوەتانە مناڵی هەیە و خەریکە مناڵەکانی بەخێوەکە ئەوە خۆی بۆ خۆی غەزایە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم یا ئەوەتانە دایک و باوکی گەنجە و ژنی نەهێناوە و دایک و باوکی بەخێوەکە و خوشکیەکی گەورەی هەیە و خوشکێکی بێوەژنی هەیە و برایەکی نوقسانی هەیە بە خێیانەکە خۆی بۆ خۆی ئەوە جیهادە لە پێناوی خوا ئەگەر ئەمانەی هیچ نەبوو گەنجێک بوو بەس ئەیویست خۆی لە حرام بپارێزێ و سوال نەکا و شەرەف و ناموسی خۆی بپارێزێ و سبەی بتوانێ ژن بێنێ بەنانی حەڵاڵ ئەویش خۆی بۆ خۆی ئەو کاسبێش هەر جیهادە لە پێناوی خوا